پاش کۆتایی هاتنی و مۆڵەتی کە بەلایەنە پەیوەندیدارەکانیاندا بوو عەریزە نووسەکانی سلێمانی مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاند و دەشڵێن تا بەدەمەوە هاتنی داواکارەکانیان مانگرتنەکەیان ناشکێنن. هەروەها ئاماژە بۆش دەکەن مانگرتنەکەیان سەرتاسەریە و تەنها لە پارێزگا و ناوچەیەکدا قەتیس نەماوە. ئێمە وەکو عەریزە نووسەکانی دانووسی سێمانیەک من وەکو نوێنەری عەریزە نووسەکان کە 42 ساڵە خزمەتم لێرە ناڕازی دەرەبرین بەرامبەر ئەو کۆمپانیای کە ئیسا ئەوێ خۆرخی مەوزوعەکە بکا گەگوایە ئەکرێ بە ئالێکتنوەر بەس ئایا 2500 لەکوێ و 25,000 لەکوێ کەواتە ئێمە ناڕازین و ئەم بایکۆتە بەردەوامە بێت تا جوامەنێنەوە نانا هەمووی بە ئاکرێتەوە و بە هەولێرتەوە و بە دۆکتەوە و بە زاخۆی دەلالەوە جارێ خۆیان ئەڵێن و دەربەنی خان و سەیسایق هەمووی بایکۆتی ئێمە دیارە بۆ ئەو دروستبوونی و کۆمپانیایە کە ئێوێ ئێمە وەکو کڕین بکڕێت ماگانەی چکەم با بە ئێمە و کۆمپانیەکەم کارە بەرێ بەڕێوە هەرچەنە ناشوان بیکەن بە سیستەمی ئەلکترۆنی بەتەمان لە کولی مامەڵەیە کە ئێستا ئێمە وەریەگرین 2500 دینارە ئەمانەیانوێ بیکەن بە 25,000. ئەوە هاوڵاتیانەشی کە بە مەبەستی ڕایکردنی کارەکانیان ڕوویان لە عەریزە نووسەکان کردبوو لە پەککەوتنی کارەکانیان نیگەران بوون بەڵام دەشڵێن ناکرێت نرخی عەریزەیەک لە 2500 دینارەوە بۆ 25,000 دینار بەرز بێتەوە. وڵی لە ڕاستیا من ئێستا لە دەوامەوە هاتووم بۆ 1-2 سەعات مۆڵەتم وەرگتووە ساهاتومەتە لایەن بەڕێزانە بڵێن گوایە سیستەمەکە گۆڕێ بۆ نازانم عەریزەیەک ئەلێساس بە 25,000 کریۆمانشمانیان گرتووە لەسەرەوە ئیشەکەی ئێمەش مەعتەل بووە قوربان نەک هەر بارگرانیشی گەورە من ئەڵێم هەر زۆر تەکلیفێکی قورسە لەسەر شاری خەڵک من بۆ نمونە من وەکاڵێتێکی باوکمم هەیە مانگی 220,000 مانایەت تۆ هەربێ بۆ عەریزەیەکی ئاتیادی 25,000 بیت و بڕێ ماشەکەی بۆ وەرگێ 7,000 ئەنێ نازم چی بۆ بمێنێتەوانێ دە پیاوانە دەستیان خۆش بێەوە ڕاستی کە ماگرتن ڕاگەنەوەن ئەومان قبول نییە 25,000 دینار بێ معناییە بەڕاستی. وەڵام من لە کەلارەوە توم وەکالەیەکم هەیە وەکالەیەکی ڕاتەبی 250,000 زیندان سیاسی على سازي ما كسكار انفال الشهيدين والله إلى كلاره بيعني ساعة شاشاتو ما تاكسيش ساعتو ما تيربو عريزي بو مناكن الله والله بود ناكن وتاك ساعتي مرة السايلي قال لەبەرامبەردا وتەبێژی وەزارەتی دادی حکوومەتی هەرێم بە پەیامی ڕاگەیاند ئەو عەریزە نووسانە کارمەندی وەزارەتەکەیان نین و هەر بڕیارێک بدەن بڕیاری تایبەتی ژیانی خۆیانە. هەروەها زیادبوونی نرخی عەریزەیەکی لە 2500 دینارەوە بۆ 25,000 دینار ڕەت نەکردەوە. پێدانی کاروباری هاوڵاتیان بە کەرتی تایبەت تەنها ئامانجی دەستخستنی داهاتە بۆ ژمارەیە کۆمپانیای حیزبی نەک ئاسانکردنی کاروباری هاوڵاتیان لە نمونەی بەستنی پێوەری ئاوی ماڵان و کۆکردنەوەی پارەی ئاو پاسەوانیکردنی شوێنە گشتەکان لەلایەن کۆمپانیای تایبەت ئەمانە و دەیان نمونەی تر کە حکوومەت بەنیازا بە کەرتی تایبەتی بسپێرێت ناڕزای توندی هاوڵاتیانی لێکەوتوتەوە. پێدانی کاروباری عەریزە نووسەکانیش بە کۆمپانیایەکی تایبەت بە نوێترین هەنگاوی بەرپرسانی حکوومەت دادەنرێت بۆ دۆزینەوەی سەرچاوی نوێی دارایی بۆ کۆمپانیا حیزبیەکانیان. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.